لی پاشەڕە و میزی سەرۆکی کۆرەی باکوور لە وڵاتان جێناهێڵدرێت. نهێنی سەڕینەوەی مێز و کورسیەکەی سەرۆکی کۆرەی باکوور دوای کۆبوونەوەی لەگەڵ پۆتنچی بوو. دوای کۆبوونەوەی سەرۆکی کۆرەی باکوور و سەرۆکی رووسیا، پاسەوانە تایبەتیەکانی سەرۆکی کۆریا هەموو پاژماوەکانیان سڕیەوە و ئەو پەرداخەشی کە ئەوی پێخواردەوە هەڵگیرایەوە. ئەو کلێنسەشی کە کورسی و مێزەکەی پێسڕایەوە لەلایەن تیمەکەیەوە هەڵگیرایەوە فڕێنەدرا. دیمەنی دوای کۆبوونەوەی کیم جۆن ئوونە لەگەڵ ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا. تیمی پاسەوانی سەرۆکی کۆرەی باکوور خەریکی سەڕینەوەی شوێنەوارەکانی سەرۆکەکەیانن. کۆکردنەوەی پاژماوەی سەرۆکەکەیان ئەرچێکی سەرەکی تیمی ئاساییشە ناهێڵن هیچ پاشماوەشی سەرۆکەکەیان لە وڵاتی میوان بەجێ بمێنێت. جگە لە ئاسەواری لیک و شوێن پەنجە تەنانەت پاشەڕە و میزەکەشی هەڵدەگرنەوە و بە ڕێگەی تایبەتی دەیبەنەوە بە وڵاتەکەی خۆیان. کیم جۆن ئون سەرۆکێکی جیاوازە و لا نوێترین دەرکەوتنیدا بەشداری لە نمایشە سەربازیەکانی چین و کۆبوونەوەی لەگەڵ هاوتا ڕووسیەکەی کرد. زۆرتر لە بەشداریەکەی نهێنی ئەمنیەکەی سەرنجی ڕاکێشا. دوای سەرجەم کۆبوونەوە و دیدارەکانی لەگەڵ سەرۆکی وڵاتانی دیکە، ئەرچی سەرەکی تیمی ئاسایش ئەوەیە شوێن پەنجە و ئەو کەرستانی سەرۆک بەریان کەوتو هەڵی بگرنەوە. جگەلەوەی لە وڵاتی میوان پاشەڕۆکەی و میزەکەی جێناهێڵدرێت و دەگوازرێتەوە بە وڵاتەکەی خۆیان. ئەو کلێنس و دەسڕی مێز و کورسیەکەی پێدەسەرنەوە هەڵدەگیرێنەوە. ئەوە جگە لەو خواردنانەی کە دەیخوات ئەگەر لە شوێنی فەرمییان میوانی نەبێت، ئەوە لە وڵاتەکەی خۆیانەوە دەیهێنن یان ناهێڵن بزاندرێت سەرۆکەکەیان چی خواردووە و باش شێوەی نهێنی بووی ئامادە دەکرێت. هۆکاری ئەمە ئاشکرایە پەیوەندی بە سیستمی پاراستن و نهێنی کۆرەی باکوورەوەیە کە لەو ڕێگەیە دەتوانرێت خاڵی لاوازی سەرۆکەکان دەست وڵاتانی بیانی بکەوێت. ئەوە جگەلەوەی کە لە ڕێی پیسای و میز و ئەو پەرداخ و کەوچ و چەتاڵ و کەرەستانی دیکەوە کە بەکارهێنراون دەتوانرێت بزانێت نەخۆشی یان دیئێنە یان هەر بابەتێکی دیکەی تەندروستی و هەواڵگری شی بکرێتەوە. بۆیە تیمەکەی تەنانەت ئەو سەرچەف و سەرینانی کە سەرۆکەکان بەکاری دەهێنێت لەگەڵ خۆیان دەیبەنەوە یان ئاسەواری سەرۆکی لێدەسڕنەوە. ئەوەی لە دوای کۆبوونەوەی کیم و پۆتین پاسەوانەکانی سەرۆکی کۆریا کردیان، پێشتریش دوای کۆبوونەوەی سەرۆکەکەیان لەگەڵ دۆناڵد ترامپ لە ساڵەکانی 2018 لە سەنگاپورە و 2019 لە هانۆی کردیان. هەر لە کۆبوونەوەکانی لەگەڵ پۆتینیش لە ساڵەکانی 2019 و 2023 هەمان شتیان کردبوو. تا دێت نهێنیەکانی ئەم سەرۆکە سەرنجی لیدەکان ڕادەکێشێت، بەڵام هێشتا ئەم سەرۆکە هەر سەرۆکی نهێنیەکانە و کەس ناتوانێت هەموو شتێکی لەبارەوە بزانێت.